لە 25 هەفتی 2012ەوە کارخانەکەمان مۆڵەتی وەبێرەنانی هەیە و تقریبان تا ساڵی 2015 دەستمان بە بەرهەمی سەرەتایی کردو 15 و 16 دەتوانم بڵێم لە ساڵی 2017 ئێستادا بە ڕێکی ئیش دەکەین. ئەو مادانی کە ئەمە لێرە بەکاران دێنینەوە سێ چوار ناوها موادە، بەڵام ئەوەی کە زیاتر ئێمە بڵێن بەکاری دێنین موادی دەبەیە. ئەو مادە دەبانە ئێمە بە دوو شێوە دەیکڕینەوە، هەم بە ورکراوی کە چەند کەسێکم بڵێن هەولێر سلێمانی لەو شوێنانە وەڕانێ و دەوروبەری کەمەلیان وەردەگرین بە ورکراوێ. ئەوەی کە هەیە هەندێککە هەیە بڵێن ساغە و هەر بە ساغی بەدەستمان دەکات، ئەمە لێرە ئاشمان هەیە لە ئاشی دەدێنەوە. جۆری موادەکانی زیاتر وەکتم دەبەیە، ئەنی مواد HDPE پێ دەڵێن موادی دەبە کە ئەمە لێرە زیاتر ئیسفادە لەو دەکەین و هەم بۆ خۆمان و هەم بۆ دەرەوەش بەکاری دێن. موادی دووەم بیشیان بڵێن ئەویشان هەر ئیسفادێک لێ دەکەین، ئەویشیان موادی پێپەی پێ دەڵێن کە لە کورسی و مێز و ئەو جۆرەشتانەیە پێکاتوە، ئەوە شەر بە حیارا و بە ساغیش وەری دەگرین. ئەو مادانە ئەوەی لە ناخۆدا بڵێن کە چەند تیمێکەنە لە ڕێی سەر زبڵدان و شتەکان کۆی دەکەنەوە، مادەکان ساغن بڵێن متڵەکان ساغن، ئەمە لیان وەردەگرین لێرە و هەندێککە هەیە بۆ خۆی ئاشی داناوە وردەکە، ئەمە لەوانی شەر وەردەگرینەوە ئەو مادە کە سارەی خوان هەندێکشان ئێمە ساران بۆ دەنێرن و مادەکان پێدەگوازینەوە. ئەوانەی بڵێن هەولێر و سلێمانی ئەوانیش بە زۆری هاڕراوەیە لەو شوێنانە کە ئەوانیش ئەمە بە هارداوەکەش هەر وەری دەگرین و ئەمە لە یەک ڕۆژدا 5 تەنمان پێویستە، ئەنی هەر یەک ڕۆژ 5 تەن مادی هاڕامە پێویستە کە ئەمە لای خۆمان دەکەین بەگرانەوە. عەدەد ماد وەرگرتنەکە ئەمە هەچەندی هەبێ وەردەگرین، هەچەندی هەبێ ڕێژەکەی هەچەندێک بێ ئەمە وەردەگرین و هەندێک بڵێن دادەندرێت و باقی بڵێن بەکاردێنرێت. ئەو مادانەی کە ساغن ئێمە لێرە یەک تەن بە 250,000 وەردەگرین، یعنی 1 کیلۆ 250 دینار و ئەوەی هاردراوە ئێمە بە 380 دلار وەردەگرین. هاردرا و ئازرا ینی پێویستی بەوەی ناکە بیهاڕینەوە، ڕاستەخۆ دەستە جیازی مواشرنەوە. لەو مادانەی کە باسمان کرد کە ئێمە وەریان دەگرین، جۆری دووەمیان کوتمان موادی نەهاردراوە، ئەنی نەهاردراوە ساغە مادەکان. ئەمە لێرە ئاشمان هەیە کە لە ڕێگەی ئاشەوە ئەمە ئەو مادانە وردەکەین. ئاشەکەمان قەبارەیەکی باشیە، گەورەیە ئاشەکە کە سەعاتی توانای ئەوەی هەیە 400 کیلۆ بهاڕێت. ئاشەکە بڵێن ماتۆرێکی گەورەی کارەبایی ئیش دەکات کە 1 ساعت 36 کیلووات کارەبای دەوێت کە پێکاتوە لە ئاشێک و کۆمڤارێک کە دوایەوەی کە ئاشەکە بڵێن موادەکەی هاضری لە ڕێی کۆمڤارێکەوە ئەو مادە دەگوازێتەوە بۆ ناو ئەو کیسەی کە ئەوەش بڵێن موادی هاردراوەکەیە کە ئاشەکە دەیهاڕێت لە ڕێی کۆمڤار دەگواتە بۆ ناو ئەو کیسەی. ئێستا ئەو موادە کە هاردرا دواتر ئێمە لێرە دەیگوازینەوە بۆ قۆناغی دووەم کە قۆناغی شرنەوەیە.
کارگە بەگشتی کارخانە چوار بەش پێک دێ بەشەشیان ئارایشە بەشەشیان پاکەرەوەیە بەشەشیان پلاستیک و بابەتی کارتۆن و بەستەکردنە تعبیە پێ دەڵێن و بەشەشیان گرانۆڵە ئەو چوار بەشەی سەرەکی هەیە ئەو بەشانش هەرێکە لە چەند بەرپرسیارەت و بەشەی گچکە پێک دێ خۆی لە خۆیدا نزیک ئەگەر کارخانەکەم بە تەواتی لە هەموو بەشەکان ئیشکا نزیک بە 360 کەسی دەوێت بیانی بینی 300 تا 400 دەتوانم برێم 360 کەس پێویستی بە کارمەندی نۆرمال و کارمەندی ئیداری و کارمەندی فەنی و کارەبا تا دوایی پێویستی بە ئەوەندە کارمەندان هەیە بە تەواوی بەشەکان و بە هەر چوار بەشەوە. دواوەی کە باسمان کرد ئەو مادە خامانەی کە ئەمە لە دەرەوە کڕیمان بڵێن ورنەکرا بوون ورمان کردن و ئەو مادانش کە ورکرا بوون ئێمە دێنە قۆناغێکی تر کە ئەوش قۆناغی شرنەوەیە لێرە ئەو مادە ورکراوانەی کە بۆمان هاتوونە ئەمە لە ڕێی جیازێکەوە کە ئەو جیازە توانای ئەوەی هەیە لە سەعاتێک 500 تا 600 کیلۆ مادی خام بشواتەوە ئەم جیازە لە دەما تۆڕ پێکاتووە و وەکۆی گشتی کارەباکەی لە 1 سەعاتدا 52 کیلووات کارەبا لێرە کە بۆردێکی کارەبایی هەیە دەتوانی کۆنتترۆلی هەموو بەشەکانی جیازەکە بکرێت دواتر کە لێرە کارمەندێکەوە مادەکە تێدەکرێت دێت ئەو مادە لێرە ئاوی لێ دەدرێت کە سەرەتا پێشەوە بیستە ناو ئەوزەکەی ئاوێکی لێ دەدرێت دواتر دێت لێرەش دووبارە ئاوێکی تر لەو مادە دەدرێت لە ڕێی ئەو ماتۆڕەیەک ئەو خولانە دەسوڕێنێت یارمەتی دەرە بۆ ئەوی مادەکە حرەکەت پێ بکات و بەرەو پێشەوە بەرز لێرەش مێکسەرێکمان هەیە کە ئەو مادە خامە مێکس دەکات و بۆ ئەوی جوان بە تەواوەتی هیچ مادێکی پیس و خراپ پێوە نەمێنێت و لە هەمان کاتدا مادی پاکەرەوە تێدەکرێت دواتر دێت ئەو مادە دێتە مەرحەلەیەکی تر کە لێرە بڵێن بسمیلکردن یان خاوێنکردنەوەیەتی کۆتاییەتی کە ناڵێت هیچ پیسێک بۆ مادەی بمێنێت دواتر دێت بۆ قۆناغی بڵێن وشکردنەوە جۆری وشکردنەوەکەی دوو سیستەمە سیستەمی هەوایی هەیە و سیستەمی گەرمیشی هەیە سیستەمە هەوایەکە کە دەسوڕێت و یەک تۆز ئاوی پێوە ناڵێت تەنها خاوێتێکی دەمێنێت ئەو مادە بڵێن هاردراوە دواتر کە هات لە ڕێ ئەو جیازەیەوە کە هەوایە و گەرمە یعنی شێوەی مزەفەی هەیە کە لە مادەکەدا هیچ خاوێتێک هیچ تەڕاتێک بەو مادەیەوە ناڵێت دواتر کە وش کراوە و هیچ خاوێتێک تەڕاتێکی نەما مادێکی خاوێنی هاردرا و دەست دەکەوێت بەرهەمەکانی پلاستیکمان ڕاستی سەدیار نییە بڵێن چەندە بە پێی پێویستی بازاڕیە ئەگەر تەواو ئامێرەکان ئیشکەن لەوانەیە ڕۆژانە 10 تا 15 تەن موادی سەرەتایی پلاستیکمان پێویست دەبی ئەگەر هەموو ئیشکەن هەموو ئامێرەکان و بە هەر سێ شەفتەکانی و نزیک بە 12 تەن زیاتریش دەتوانم بڵێن پێویستیمان بە کەرەسەی سەرەتایی پلاستیک دەبی و لە بۆ گرانۆڵەکەش کە بەرهەمهێنانی گرانۆڵیشمانەیە ڕۆژانە 4 هەتا 5 تەن دەتوانین بەرهەم بێنین بەرهەمی خۆمان یعنی گرانۆڵی پلاستیکی کە لە کەونە پلاستیک بەرهەم دێنین دەیدێنەوە بازاری دەفرۆشین 4 تا 5 تەن بەرهەم دێنین بە بازاری دەفرۆشینەوە بەڵام بە خۆشمان پێویستمان بە 12 تەن مەوادی پلاستیکی تازە دەبین نوێ دەبێت ئەگەر هەموو ئامێرەکان ئیشکەن بەڵام ئێستا دەتوانم بڵێم ڕۆژێ تەنێک تەن و نیوەک موادی پلاستیکی خەرجکەین لەوانی هەندێک ڕۆژ ناگاتە یەک تەنیش لەبەر ئەوەی بازار هەر ئەوەندەی داواکاری دەکات فرۆشتنیشمان ئێستا تەنها لە بۆ ناوخۆی کوردستانە لە بۆ دەرەوەی کوردستان
نەمان بووە بەڵام ئیشاڵڵا و لە هەوڵدانە لە بۆ دەرەوەی کوردستانیش بینێرین جا چ ناوەڕاست و جنوبی عراقبی چ لە بۆ دەوروبەرەکان بی ئەگەر فرۆشرا. دوا ئەوەی موادەکە کوتمان شۆرایەوە هاتە قۆناغی وشکردنەوە کە کوتمان لە ڕێگەی گەرمیەوە هیچ تەڕاتێک و خاوێتێک بۆ مادەوە نامێنێت کە مادێکی خاوێن وشکرا و دەست دەکەوێت کە ئەو مادە ئێستا ئامادەیە بۆ ئەوەی گرانۆل بکرێت بستە جیاجشکە و بڵێن گرانۆل بکرێت. دوای ئەوەی بڵێن مادەکە وشکرا و مادەشی خاوێن پاکمان دەستکەوت دێنێ ناو جیازی گرانۆڵەوە. لێرەوە لە ڕێگەی کیسانەوە بڵێن مادە شۆراوەکە لە ڕێگەی کرێنێکی دەستیەوە بەرز دەکرێتەوە دێتە ناوێرەوە کە بڵێنەوە مادە خاوێنە هەڕاوەکە لەو جیازە کرا. دواتر کە مادە خاوێنەکە ویلکەکە لەو جیازە کرا بڵێن دێتە ناو جیازی گرانۆڵەوە. جیازی گرانۆڵ کە ئەم جیازە پێکاتووە لە عەود ماتۆر و لە 1 سەعاتدا کارەبای 75 کیلووات کارەبای دەوێت کە ئەمە بڵێن لە لولەیەکی گانزایی پێکاتەوە لە ناویدا سلێندەر هەیە کە لە ڕێگەی ئەو دەرەجانەوە کە ئێمە گەرمی بە گوێرەی مادەکەی جۆری مادەکەی دەرەجەکانی بۆدادەنێن کە ئێستا بڵێن ئەو مادە مادی AGP دەبەیە کە دەرەجەی گەرمیەکانی 190 بۆ 220 دەرەجە پلەدانراوە. دواتر لێرە بۆردێکی کارەباییمان هەیە ئەو بۆردە کۆنتڕۆلی ماتۆرەکان و سورعەتەکانیان دەکات کە ئەمە هەم ئیشپێکردنە ماتۆرەکەیە و هەم ستۆپکردنێتی و هەم مێکسکردنی مالەکەیە. دوایەوە کە مادەکە بەنا ئەو لولە ئەو بۆ ڕێداهات دێتە ئێرە لێرە فلتەر هەیە فلتەرەکەیە دوو دانەیە کە لە ڕێی پەمپێکی هایدرۆلیکەوە بەردونوی پێ دەکرێت. هات کاتێک فلتەری سەرەوە بۆ نمونە پیس بوو ڕادەگرێنین و فلتەری دووەم بەکاردێنین کە ئەمە زۆری فلتەرەکەیەتی بۆ ئەوەی ئەو مادەی کە غەسل کراوە و لێرە کە ئەو فلتەرە بۆدادرێن هیچ پیسێک ینی زۆر ورد ناوە لە دەرباز بێت و بڕوات چونکە ئەگەر بێت و ئەو پیسەی کە لەنا ئەو مادەدا دەرباز بێت و بڕوات ینی ئەو مادە ناتوانێت ئیسفادە لێ بکرێ بۆ دروستکردنی سۆندەی زەراعی بەتڵ هەر جۆرە شتێکی کە کوتمان دوایەوەی بەناو فلتەرەکەدا دەرباز بوو هات لێرە ماتۆرەکەی و ئاوی لەگەڵ کەتەری پێ دەڵێن کە ئەو کەتەرە ئیشی بڕینی ئەو مادەیە کە دێتە دەرەوە کەتەرەکەش کۆنتڕۆلی لەژێر دەستی خۆماندا کە بۆ ئەو مادە کە پلاستیکەی کە دەیبڕێت گەورە بێ یا گچکە. دوایەوەی کە مادەکە لە ڕێی کەتەرێک و ئاوە بردرا دێتەنا ئەو غەسالەیەوە کە ئەو غەسالە ئیشی وشکردنەوەی ئەو مادە گرانۆڵەیە. دوایەوە مادە گرانۆڵەکە هات وشک بۆەوە لێرە مادێکی گرانۆڵی وشکراوی دەست دەکەوێت کە ئەو مادە ئێستا ئامادەیە بۆ ئەوەی بتواندرێ سوودی لێوەربرێ بۆ دروستکردنی بەتڵ و هەروەها سۆندەی زەراعی و هەموو ئەو جۆرەشتانەی کە دەتوانرێ لە گرانۆڵ دروست بکرێن. ئەگەر بێت و بەراوردێکی بەرهەمی خۆمان بکەنەگە بەرهەمی ئێرانی بەرهەمی خۆمان لە ڕووی پاک و خاوێنی خاوێنترا چکەمە ناتوانین غەش لە ماوادی بتڵی بکەین مەسەڵەن بتڵ بتین شتێکی مادەی کۆنێ لەگەر تێکەڵکەین دەڵێن ئەو بتڵە ئەو جۆ لە پلاستیکا خواردنە تەواو دەخورێتەوە بەڵام زۆر بەرهەمە هەیە لە بازاڕی هەبووە ماسی تێکراوە لە ئێرانش هاتووە کە چیل و خواردنی شیاو نەبووە بەڵام ئەمە نابێت نێو شتێکی ئەمە کە دەڵێن خواردن دەڵێن پیشەیی لە بۆ پیشەیە لە بۆ شتی دیکە بەکاتێک کە نەخورێ
ئەوە یەک دووەم لە ڕووی نرخەوە دەتوانم بڵێم ئێران لەبەر ئەوەی کارەبای لە کارەبای هەرێمی خۆمان هەرزانتر لە 4 تا 5 بەرابەر زۆر ئەستەم و زەحمەتەمە بتوانین منافەسەی یعنی ڕکابەری بەرهەمی ئێرانی بکەین لەبەر ئەوەی کە ئەو شتانەیمە بابەتی پلاسێکی دروست دەکرێت 100% بە کارەبای خەرجی یەکەمی کارەبایە اینجا کارمەندە جا لەبەر ئەوەی ئێستا بابەتی پلاسیکی ئێرانی دەبینی زۆر لە بازارەکانی هەرێمی کوردستاندایە لە ڕووی پاک و خاوێنی لە ڕووی کوالیتیەوە ناگاتە بەرهەمیمە بەڵام لە ڕووی نرخەوە هەرزانترە هەرزانترەکەشی هۆکاری تەنها و تەنها کارەبایە. ئەو مادانەی کە ئێمە لێرە دامانە وەک نمونە کە ئەمانە دروستکراوی خۆمان و لێرەوە لە ڕێگەی ئەو جیازەوە بەرهەمهێناون کە بە نمونە ئێستا دوو زۆر مادمان لەلایە یەکیان AGP موادی دەبەیە کە تەماشای بکەین ئەوان کە هادراوەی جلیکان و گازە جلیکانی گازە ڕێگی فستەقی کە هادراوەشی تۆراوەیە کە لێرەوە لەو جیازە کراوە هادراوە بڵین جۆرە مادێکمان بۆ بەرهەماتووە کە مادی گرانۆل AGP کە ئەو مادەیە کەمەم دەتواندرێن ئیسفادە لێ بکرێت بۆ دروستکردنی جلیکانی نەوت و گاز و هەروەها ڕۆن و دروستکردنی مەسینە و سۆندەی زەراعی و مادێککە کەوانە زۆرێکی تر لە مادە دووەم کە PP پێدەگوترێت کە ئەمەش بڵێن هادراوەکەیەتی هادراوی پێپەیە کە مادی پالێتە ئەنی ئەو پالێتانەی کە بڵێن چی لەسەدا دەدرێت کە ئەمەش گرانۆڵەکەیەتی گرانۆڵی پێپێ کە مادێکی بەنڕاکترە لە مادی AGPE کە ئەمەش بۆ دروستکردنی شانە و ئەو جۆرەشتانە دەتوانین بەکاری بێنین. بەنسبەتی بەرهەمە ناوخۆیەکانمان کەمە بەرهەمی دێنین دەبێت حکوومەت پشگیریمان بکە پشگیری کەرتی تایبەت بکە یەکەم شت لە ڕووی کارەباوە کە باسم کرد کارەبا کەم کرێتەوە اینجا دەبێت گومرگەک و بارجە چوا بخرێتە سەر ئەو کەلوپەلانەی کە دێ لوخاتی ئەوەی بەرهەمی ناوخۆ زیاتر بتوانانی گەشە بکە و بفرۆشێ جێگای بەرهەمی دەرێ بگریتەوە لە هەموو وڵاتەکی جوای ئێستا وڵاتانی دراوسێمان ئێران هەروایە سیستەمەکەی تورکیا هەروایە کە دێت بە گومرگەکی بابەتی ئامادەی بدە تورکیای ئێران گومرگەکی زۆر لێوەردەگری بابەتی ئامادە بەڵام بڕۆ مواد ئەوەیەکەی لۆ بنێرە بەبێ گومرگ دەرێ بابێ لەبەر چی دەرێ با خەرچی خۆمان ئەو بەرهەمەی بەرهەم بێنیت و سوود وەرگین جا ئەمە لە خەرچی خۆمان هەڵدەستی زەڕی بێ لە خەڵکەکەی وەردەگری باجەکەی هەڵدەستی لە کارگەکە و کارخانەکەی وەردەگری حکوومەت وڵاتانی دراوسێ سوودەکەی لەوان وەردەگرن بەڵام لە لایمە بەداخەوە ئەوە نییە ینی شتە گرۆنمونە پلاستیکە دێ یەک لۆری پلاستیک دێ 50,000 گومرجژنیە وە بزەم 36,000 گومرگە باشە ئەو بەخۆی لە ئێران بەلاشی دروستکردوە کرێی کارەبای زۆر کەم بووە لەبەرچێ بۆ نمونەکە پێ دەڵێم بابەتی پاکەرەوەی قاپشۆرین و شامپۆ و دەستشۆرین ئەوانە کە لە تورکیای داخلی هەرێمی کوردستان دەبی گومرگەکەی تەنها 300,000 دیناری عراقیە کە 22 تەنی لێبار کردیە 300,000 دیناری عراقی دەکات 240 دلار بەڵام کەسی حکوومەتی تورکیا 180 پارەی دامی کار و کارگەکانی خۆی دەکات کەواتەمە ناتوانین ئێستا دەتوانین بەڵام ڕەگز بە زەحمەت دەتوانین ڕکابەری بەرهەمی تورکی بکەین لەبەر پشتگیریان ئەوان پشتگیری دەکرێن ئەمە پشتگیری ناکرێن ئەم ئەو مادی ئەوەیە کە بە دەستمان دەگاتە دەستمان هەمان ئەو گومرگەی دەدەین کە بە ماوادەکەی بە ئامادە وەردەگرین وەکو کارخانەش مۆڵەتی وەبەرهێنانم هەیە بەخشینی گومرجیم هەیە 5 ساڵ بەڵام داوای بەخشینەکی دەکەی لە حکوومەتی مەسەلەن لۆ نمونە فەقەت نێوان ڕانی و سلێمانیە کە ئیشی یەک ڕۆژە یان دوو ڕۆژیە باوەڕم پێ بکە 4 مانجی دەوێ خەلاص نابێت
دوای ئەوەی کە وتمان ئەو گرانۆڵی کە بەرهەم دەهێنرێت لە ناوخۆدا دەتوانین موادی ئێجیبیەکەی بۆ دروستکردنی ئەو جۆرە دەبە و جلیکانانە بەکاربهێنرێت کە موادی دەرمان وەزایدەن خواردنی تێناکرێت بۆ نمونە دەبەی ئاو خواردنەوە یان ئەوانە ئەوەی کە دەتوانێت ئیسپادە لێ بکرێ یەک بۆ دروستکردنی جلیکانی 20 لیتری کە بۆ تێکردنی ڕۆن گاز ئەو جۆرە موادانە غەیری موادی خواردنەوەیە یاخود دەرمان وەکو شامپۆ یان هەر مادیشکە کە بۆ خواردن یان بۆ بەشەر بڵێن بەکار بهێنرێت